شەش پشی لەیڕەش لەسەر دیوارەکە یەکێکیان ئەڕوا. بۆ چەند ساتێک گروپێکی هونەری بوونە میوانی منداڵانی توشبووی شێرپەنجە لە نەخۆشخانەی هیوا و کەمێک بزیان خستە سەر لێوانی ئەو منداڵانە کە گیرۆدەی شێرپەنجە بوون. گروپی سکێچ بە ئامانجی دوورخستنەوەی ئەو منداڵانە لە ئازار و گەڕانەوەی پێکەنین بۆ ڕوخساریان کۆمەڵێک نمایشیان ئەنجامدا و بوونە هۆی دڵخۆشکردنیان. پێمان باش بوو کە بین بۆ ئێرە و سەردانیان بکەین لە نزیکەوە و بتوانین شتێکی تا ڕادەیە کۆمیدیان پێشکەش بکەین و کە بزە بخەینە سەر لێویان و بەرەو ئەوەیان بەرین کە بێ هیوانە بن لە ژیانە لەوەی کە چارەسەر هەیە لەوەی کە هەتا ئەو دقەی ئەمێنن ئەمان پێ بکەنن ئەمان بەرەو خۆشی بڕۆن برەو بەرنێن بەڕاستێکی ئێمە مەبەستمان تەنها ئەوە بوو لە سەرەتایەک دوو مناڵ پێیان خۆش نەبوو بێن ئەگریانیان و چارەسەر وەرئەگرینەوە لەوەی بین سێری ئەمە بکەین بەڵام لە دواییە بینیمان کە پێیان خۆش بوو زیاتر بمێنەوە و لە قسەی کاربەندەکانی ئێرەشەوتیان ئەمە شتێکی زۆر باشە و هەتا مایەک ئەمێنێتەوە ئەم خۆشتێ لە لای مناڵەکان ئەوە بۆ ئێمە گەورەترین سەرمایە و شتێکی زۆر زۆرە ئێمەش تەنها ئەومانەوێت و ئامانجەکەمان تەنها ئەوە بوو کە بزێ بخەینە سەر لێویان و بتوانین ئەو پێکەنینە ئەگەر ون بوو بێ لایەن جاری کە بگەڕێتەوە بۆیان لەسەر دیوارەکە یەکێکیان ئەڕوا. بۆ منداڵانی توشبووی شێرپەنجە بە تەنها وەرگرتنی چارەسەرە پزیشکەکان بەس نییە بۆ ئەوەی هیوایان بۆ بگەڕێتەوە. لایەنی دەرونی منداڵان و ئاسوودەبوونی هیچی کەمتر نییە لە چارەسەرەکان بۆیە هەر چالاکێکی هونەری دەرهێنانی ئەو منداڵانەیە لە کەشی نەخۆشخانە کە بێزارکەرە و ماندویان نەکات. ئەم چالاکیانە دەتوانێت کاریگەریەکەی بۆ ماوەیەکی درێژ لەسەر دەرونی ئەو منداڵانە بمێنێتەوە. کە گرینگە مناڵەکان کە بۆ ماوەشی زۆر لێرە ئەمێننەوە هەندێک جار لە 20 ڕۆژ یاخود هەفتە تی ئەپەڕێ پێویستیان بەلایەنشی تەرفیهی هەیە هونەر ئەم لایەنە دروستە کار بوویان بۆیە کاریگەریەکان ئەوەیە کە ئەگە بۆ چەند ساتێکی کەمیش بێ نەخۆشەکان بیر بچێتەوە و ئەو لایەنە هونەریە دڵخۆشییان پێبات بۆیە ئەو بۆشایی کە هەیە بە تاواتی پڕێبێتەوە لە دەرونی مناڵەکان لایەنی هونەری پڕێکاتەوە بۆیە بە زۆرەتی تیژی زۆر گەورەیە زانین و لە دنیای پێشکەوتوشە چارەسەر بە هونەر ئارتێرەپی سەلمێنراوە هەیە و زانست ئیشی لەسەرەکرێت. فیلەکە بێت بە مێنورە ئەمە چی لێ بکەین با بکەینە دەرەوە لە میانیان. هەر چالاکێکی هونەری ئەگەر بۆ چەند ساتێکی کەمیش بێت دەتوانێت منداڵانی توشبوو بە نەخۆشی شێرپەنجە ئاسوودە بکات. لەبەرەوەی شێرپەنجە یەکێکە لەو نەخۆشیانەی پەیوەندێکی بەهێزی بە دەروون و وڕێی مرۆڤەوە هەیە بۆیە پێویستە بەدەل لە هەر هاوکارێکی تری نەخۆشانی شێرپەنجە گروپە هونەریەکان و هونەرمەندان بەشێک لە کارەکانیان بۆ منداڵانی توشبووی شێرپەنجە تەرخام بکەن و بیکەنە پرۆژێکی بەردەوام بۆیان. ئارام عەبدوڵڵا، کورسات نیوز، سلێمانی.